سڵاوتان لەبێ و هیوادارم ویلایەکتان باش بن. ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە وڵاتیان باسیەوەکەم ئەو پیاوەرانە چین بۆی کە مرۆڤێکیش باش بناسینەوە، چۆن مرۆڤێکی باش لە مرۆڤێکی خراپ بناسینەوە. ئایا ڕواڵە تا چەند گرنگە؟ بۆچی بەشێکمان هێندەی گرنگی بە ڕووکەش ئەین لەوەی کە چۆن جوان دەرکەوین، جلوبەرگەکەمان تا چەند کەش خەو ڕاقی و جوان بێ، ئۆتۆمبیلەکەمان جۆرەکەی چێ بێ، ماڵەکەمان خانەکەمان گرنگی بە هەموو جوانکاریێک ئەین، بەڵام کەمتر گرنگی بە جوانکاری ناخمانێن، کەمتر گرنگی بە جوانکاری دڵمانێن، کەمتر گرنگی بە پێشخستن و پرزانیاریکردنی ئاستی مەعریف و زانستی خۆمانەین. بۆچی وای لاتەوە سەردەمەکە بۆتە سەردەمی ڕووکەش؟ هەمومان بە شێوازێکی گشتی زیاتر بە ڕووکەش بڕیارەین، کەمتر ئیش لەسەر ناخەکەین، کەمتر کار لەسەر پەروەردەکردنی دڵەکەین. بۆیە پێم خۆشە لەگەڵ بەشێک لە وڵاتیان گفتوگۆ بکەم با بزانم گرنگیدان بە ناخ گرنگە یان بابەتە ڕووکەشیەکان. بینەرمان بن لەو بارەیەوە بەشێک لە وڵاتیان قسەمان بۆ بکەن. ئەمڕۆ باسی ئەواکەین خەڵکی خۆمان زیاتر ڕواڵت بینن، یعنی بە ڕوخسار بڕیارەیەن، یاخود ئەوەی کە بە شاوی سەر بڕیارەیەن، سەیری ئەو دیویشتەکانەوە ناکرێت. مرۆڤ لای تۆ بەچی جوانە بێ؟ ڕاستیەکەی ئەوەش بەشێکە، ینی ناکرێ ینی هەمووی ڕەفسکەینەوە. ڕووکەشیش بەشێکە لەوەی کە بەناسی تۆ بکە کە ئایا کەسێکی چۆنیت، بەڵام ناکرێت 100% کەساتی کەسێک لەسەر شکڵ و شێوەی دابنی. ئەم شتش کە دروست بووە چەند ساڵێکە دروست بووە، ئەویش لە سیستەمی سەرمایه‌داری دروستی کردووەکە بە پێچەند پێوەرێکی جوانی ستاندارد بۆ ئافرەت و بۆ پیاو. هەر کەسێ ئەو ستانداردی هەبێ ئیتر ئەوە ئەکرێ بە کەسێکی باڵا لەناو سۆشیال میدیا لەناو کۆمەڵگایە بە چاوێکی پڕتر سێرەکرێ. بەڵام ئەوە بەس نییە بێگومان. با ڕوونتر قسە بکەم. ئێسەوای لێ هاتووە هێندەی گرنگی بە ڕوخسارە درێت، هەندەی گرنگی بە شتە مادەکانە درێ، وەکو گۆڕینی ئۆتۆمبیل، کڕینی خانوویکی خۆش، گرنگیدان بە جەستە و بە فەیسی خۆ، ئەوەنە گرنگی بە ناخ نادرێ. ینی بۆشی خەڵکی زیاتر گرنگی بۆ شتانە ئایا کە ئەبینرێن، یعنی گرنگی بە ناخ نادرێت لە ڕووی پەروەردەیەوە، لە ڕووی خۆپێگەاندن، لە ڕووی سەخافەتەوە. ئەمەش بە شێوەیەکی گشتی لەناو کۆمەڵگا تا بڵێت چۆن بڵێ تۆزە دواکەوتوەکانە ئەو شتە هەیە کە ئەوەی مادیاتیان لا گرنگە، جەوهەریاتیان لا گرنگ نییە. ناگەنە ئەوەی کە پرسیار ناکەن کە ئێمە کین چین چیمان پێ ئەکرێت، ئەتوانین چ جێ دەستێک بەجێ بێڵین لە داهاتوە، بەس داڵغان لای ئەوەیە، بیریان لای ئەوەیە بگەن بە چی کە ئەژگەن بەو شتە دیسان داوای زیاترەکەن. بۆیە ئەو شتە بێت کە ئینسانەکە خۆی لە ناخی خۆیان دروستیکات، چۆن هاوسەنگی ڕاگرێت لە بینی ئەوەی مادەشی بوێت و ڕۆحانیت لانی ڕۆحانیت و جەوهەریەتیشی بەرەو پێش ببات و زیاتر ناخی خۆی بناسێت، چونکە لە کۆتاییەوە سوودی بۆ خۆی زیاتریشە تاوەکو ئەوەی کە چۆن سێر بکرێت لە کۆمەڵگایە، بۆ خۆی سوودی زیاترە، چونکە خۆی پێی مرتاح بێت. پێوەرەکانی مرۆڤی باش لای تۆ چییە؟ چی ئەڵێن مرۆڤێکی زۆر باش؟ مرۆڤێکی زۆر باش ئەوەی کە ینی تەداخلی خەڵک نەکە، حەقی بەسەر خەڵکەوە نەبێ. ئەمە یەک. شتێکی تریش ئەوەی کە بۆ نمونە هەموو شتێک نەکەیتە قوربانی بۆ شتێکی مادی، ینی هەموو پێوەرە ئەخلاقی و بەها کۆمەڵایەتیەکان نەکەیت دانی بۆ شتێکی مادی، ئیتر ئەو شتە پارەیە، سیارەیە، ناوبانگە، هەرچیەکە تر هەر ئەوانەیە. تر قسە و ڕق نەبێت و عەزەتی کەس نەیت، میهرەبان بیتەوە. میهرەبانی وەڵای نازانم ئەوە بە خەڵک بیڵێ، بەستر هیوادارم تر عەزەتی کەس نەیەم، نە بە قسە نە بە کردار تاو. ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە خەڵکیە باسی ئەوم کردووەکە ئێمە زیاتر بە چاو بڕیارەیەن و لەگەڵ ئەوشە هێندە گرنگی بە ڕواڵەتی خۆمانەین، گرنگی بە پەروەردە و ناخی خۆمان ناین. بۆچی بەشێک لە مرۆڤەکان وای لێ هاتووە؟
وڵی ئەوە کەوتۆتۆ سەر ئەو کەسە خۆی کە ئایا ڕواڵەتەکەی بەلاوە گرینگە یاخود ناخی بەلاوە بڵێ یاخود بۆ تۆ گرنگان خۆ ڕواڵەت طبعا ناخەکە گرنگترە ئەوەی کە ئەمێنێتەوە ناخەکەیە نەگڕواڵەت هەمومان ئەزانین کە تەمەەن بەرەو کۆتای بڕوا ئەو ڕوخسار و ئەو گەنجێتیە و نامێنێ ئەوەی کە ئەمێنێتەوە دڵێکی جوانە ڕەفتارە ناخێکی پاکە بڵێ تۆکو کشێکە لەناو خانمانایی بەشێک لە کچان ئەمە تەمەەن پرسیاری خەڵکە یعنی تەجروبە و پرسیاری خەڵکە زیاتر گرنگی بەلانەما دەکاترێتەوە گوناخ بۆ بەنەمونە بۆ مەسەلەی زەواج لای هەمووی وانە ئەتوان بڵێن بە ڕێژەیەکی کەم وایە کە بڕیاری ئەوە با کە ئایا مادی گرنگترا و ڕوخسارە گرنگترە وەک لە ناخ من وەکو خۆم ئەوم بەلاوە گرنگ نییە ئەوی بەلای منەوە گرنگە ڕوخسار نییە بەڵکو ناخێکی جوانە دڵێکی جوانە ئەوانە گرنگترە ئەوانە ئەمێنێتەوە تۆگەر بڕیاری هاوسەرگیری بی لە نێوان کوڕێک کە ناخێکی جوانی هەیە و ڕەوشتێکی باشی هەیە بەڵام دەوڵەمەند نییە و لەگەڵ کەسێکا کە دەوڵەمەنە هەموو شتێکی هەیە بەڵام ناخی جوان نییە کامێن هەڵە بژێری طبعاًەوەی کە ناخی جوانە پێشم ئەگەر فەقیرش بێ نازام هەستەکەم ئیشکالێکی وا دروست ناکە چکە تۆ ئەو کەسە لەگەڵی ئەژیت ئەو کەسە گرنگە زۆر کە ناخێکی جوانی هەبێ کە کەسێکی بە قەناعەت بێ بەڕای من هەنێک کات هەنێک کەس هەیە کە پارەشی هەیە بەڵام دڵخۆش نییە دڵێکی باشی نییە ینی هەر ڕووکەشە هەر شتەکە مادیە نەمزانین تۆ کامیان تەیە وتم ناخەکە بەلای فەقیرێکی ناخپاکە بەڵێ بەڵێ سەی دڵتە سەی دڵمە نایگۆڕی ئەمە بیرکردنەوەیکی زۆر باشە چکە لە کۆتاییە ئەوانی کە ناخیان جوانە ئەوانن کە بەختەوریان لەگەڵایە ئارامیان لەگەڵایە ئەوانن کە پیاوی ژیانن یاخود ئافرەتی ژیانن ئەوانشی کە مادین شی کاتین ڕۆژێک لە ڕۆژان هەر کۆتاییە یعنی بڕوان ناکەم هیچ کەسێک بڵێ تاسەر ئەو مادەی هەبێ لەوانەیە تووشی زڕوف هەبێت کە ئیترەها ئیفلاس بکە ئەو پارەی نەمێنێ ئەوەی کە بۆ تو ئەمێنێتەوە هەروەکوتم دڵ و دەروونەکەیە ناخە جوانەکەیە ئیتر ئەوەنە پێوەەر بۆی کە مرۆڤێکی باش ینی ئەکسێپتی کەی نادەم ئۆکەی بیتێ بڵێ مە مرۆڤێکی باشە مەبەستم ڕەگەزی بەرامبەر نیە ینی مرۆڤ بە شێوازی گەشتی کێنەوە مرۆڤانی بەلای تۆ مرۆڤانێکی باش و چاکن باسی ئەومان کردمان کەسانێک کە دڵ و دەروونێکی جوانیان هەبێ کەسانێک کە میهرەبان بن بەخشندە بن بەڵێ ئەو بۆچی سەوایلیاتەوە خەڵک هێندە گرنگی بە ڕوخسار و بەجەستی خۆی ئەوانە گرنگی بە ناخی خۆی نایە وەڵا ناخ جوانن دەکا ڕوخسار جوانن ناکە بەڵێ بۆ نمونە لە بری ئەوەی کە گرنگی بە پێشخستنی خۆمان بین بە ئەخلاقی خۆمان بین بە ناخی خۆمان بین زیاتر گرنگی بەشتی ڕواڵەتین وەکو گۆڕینی ئۆتۆمبیل گۆڕینی ماڵ کڕینی جلی گەران بەها بەڵام گرنگی بە ناخ نایە ینی بە شێوازی گشتی ڕووکەش بەلامانەوە گرنگە خۆی هەروایانی خەڵکەکە نەگەیشتۆتە ئەو سەقافەتەی کە گرنگی بە ناق با و بە ڕۆح با و بە جوانەکانی خۆ ڕەوش بە مەرجە هەر کەسێک کە جلوبەرگێکی کەشخەی لە بەرا بووم کەسێکی باش بێت نەخێر یاخود ئۆتۆمبیلێکی گرانپایی بێ بۆم زۆر کەس دەبینین جلوبەرگی زۆر جوانیشی لە بەرا ئۆتۆمبیلی زۆر شازیشی پێیە و بەڵام لێ بکۆڵەرەوە ئەوە نییەکە ئەو جلوبەرگە جوانیکە ینی ڕێژەیەکی زۆری خەڵک ئیش لەسەر ڕووکەشەکە ینی بە چاوی سەر تەماشاکە ئاخرە ئەمڕۆ میلەتەکەش ینی چاویە بینێ چاویە بینێ هەرچی کە ڕووکەشەکەی وا بوویتە پیان وایەوە ئینسانێکی باشە و تێگەی جلوبەرگی جوان بوو سیارەی جوان بوو وازان کە ئینسانێکی جوانە بەس ئینسانە بێت لە ناخا جوان بێ نەک بە ئینسان بەوەیە بەڵێ لە زەوەت شەوای لاتووە زۆربەی گەنجەکانمان بەلایەنەوە گرنگە کچێکی جوان بێنن نە کچێکی باش یاخود کچیش بە هەمان شەوەنی بەلایەوە گرنگە سیارەکەی خانۆکەی شادەکەی چی بێونە بەلا گرنگ نییە کە شخصەکە چۆن بێ شانی ئەوە نییە کە باسیکەی نەگین ئەمڕۆ خۆجوانی کچی بە هیچ جارێ بۆ دەرناکەوێت کە جوانیان ناشیرینە هەمووی دەستکردەی تر ئەم فیلەر و بۆکس و ئەمانە ئەجین نازانی ئەمە جوانە ناشیرینە تێگەی ئەخلاق چییە؟
ئەخلاق چ شتێک ئەخلاقە ینی پێوتری ئەمە کەسێکی بە ئەخلاق کەس بڵین چۆن وڵی بڵم نازانم بڵم بنمونە دەست پاشی دایان پاشی احترام ڕێز ئەدەب مهمی ئەخلاقە زمان پاشی ئەخلاقە بڵێ لە خواترسان بڵێ ئێستا خەڵک بۆچی گرنگی بە ڕواڵەت هەیە بە ناخ نایە خۆی ناخشەرتە ڕواڵەت شەر نییە لە جلوبەرگە بیبینی زۆر کەش خۆ جوان بەڵێ بەسکە ئەیدوێنی وانە بەڵێ لە ناخە ناشیرنە سری ئۆتۆمبیلەکەی بکەی جوانترین ئۆتۆمبیلی پێەیە بەڵام کاروکردەوەی بینی هیچ نییە بەس بۆچی ئەو خەڵکانە ینی تا ڕادێک مەرغوبن واللهی خۆی ئەمڕۆ کۆمەلگاکە وای لێ هاتووە ئێستا تۆ سێرەکەی لە تیکتۆکە کەسێکی لەگەڵ ڕێزمە کەسێکی خراپ بووە لێ ئەەکەن ئەیبن بە ئاسمانە وایە گەورەیەکەن خۆی کەسێکی بچووکە گەورەیەکەن ئەو کەسە خراپانە گەورە ئەکرێن کەسە گەورەکان بچووکەکرێن لە تۆ سێرەکەی کەسانی زۆر چاک هەیە کەسانی زۆر بەڕێز هەن ئەو کەسانە دیار نین لە کۆمەلگای ئەمێ بەس ناشینەکان دیارن کۆمەڵکەی ئێمە ئەو ناشینانانەوێ خۆی یەک شتت پێ بڵێم لەم کاتەیە و لەم ساتەیە تۆ سێرەکەی کۆمەلگا تا دێ بەرەو خراببوو نەچێت بەرەو خراببوون تۆ سێرەکەی مۆبایلەیە مناڵێکی 5 ساڵە بێ مۆبایلێکی ئایفۆنی پێبێت سە من خۆم مناڵم هەیە 5 ساڵە داوای ئایفۆنم لێکە دێ ئەم ئایفۆنە بۆچی خراپێکات بە چاولەکەری چاولێکەریە یعنی بڕۆ من حەزەکەم تۆ نەت بێ تۆ حەزەکەی من نەم بێ برایەشی کەسیەشی نازانم بۆ ژیانەکە عین ژیانەکە وا گۆڕاوە ئەگەر هاوڵاتیشی ئەوروپی بێنی سەرێکی قژێکی زۆر سادە هەیە جلبەرێکی زۆر ئاسایی ڕەنگە من و تۆ لە ڕۆمانە لە بەریکە بەتەکید بەسەکە بڵێ ئیشت چێلەوانە بڵێ بەڕێبەری کۆمپانیایەکە هەل لە هەموو ڕۆیشەوە ئەوان نەک بڵێم مەقسەدم دینی ئیسلام نییە لە هەموو ڕواڵەتی شو ئەوان تێگەیشتوترن و لە زمان پاکی لە درۆ لەم شتانە زۆر بە دوورن ئێستا تۆ سێرێکی ئەمانێکی خۆ لای هەمان ئیشەکەن لە ماڵانە ئیش کارەکەن باشە ئیشەکەن تەبەنەگە خراپێ کابرا ڕای ناگرێت وەنیە درۆ ناکەن جی ناکەن هەندێک کۆمەڵی شتیان تیا مواسفاتیان تیا زۆر جوانە بەس نازانانی ئێستا کۆمەڵگای خۆمان بەرەو خراببوون بۆچی ئەڕوات یعنی من هەستەکەم ملی تۆ بشتێن ئەو هەستەکە ملی من بشتێنێ یعنی نازانم حەسادەتێکی زۆر لە ناو خەڵکا بڵاو بۆتەوە بەغیلی زۆر هەیە جا خەڵکیەکان ناڵم لەسەر بە چاوی سەر بڕارێن بە ئەخڵ بیر ناکەنەوە کەسەکە دۆخی دارایی باش بوو خۆشەویستە و مەرغوبە لە ناو خەڵکە حل لە سفرش لە سەرەوە داێنین ئەگەر نەبوو بووینەوە کەس ناتوێت ئەگەر جلەکەی زۆر گران بەهانە بوو خەڵک بە چاوێکی تۆ تەماشایە بەتەکید چی مرۆڤێک لای تۆ جوانە مرۆڤێک لای من جوانە وڵاهی ئەو دەست لە کاری خوددا نەدەی بۆ زاهری بۆ زاهر دەست لە کاری خوددا نەدەی ئەو بە نەزەری من لە هەموو شتە گرنگترە مەبەستم ڕواڵەت نییە مامەڵەکردن بوون ئینسان بەچی جوانە بێ بەچی بێتە شخصاتێکی شاهانە و جوانی لە دەرەچێت درۆنەکە ڕاست بێ هەرەوەڵا هەرەوەڵا ڕاستەکانەواتوی لە بۆکانەوە باسی بۆکان واللهی سلامەتی تۆ بارەوەڵا ئەخوا بەزێ هەر لەوێ ئەژیت ئێستا ئەوکو بە سەفەر لێرەی بە سەفەراتوو هەرەوەڵا لەگەڵ خانەوادی بەڕەساتوو ئێمە زیاتر گرنگی بە ڕواڵەتەین بە ڕوخسار بە ڕووکەش وشی گرنگی بە ناغنین بە دڵ بە پێشخستنی خۆمان بە سەقافەت و پەروەردی خۆمان وڵای جا هەر کەسێ ئەلان لە ئێستادا هەر کەسێ لە فکری بەرزبوونی خۆیدایە یعنی وای لێ هاتووە کەس بە هیوای نەفرێکی دیکە نییە ئەویش بباتە سەرێ لەگەڵ خۆی هەموو لە فکری خۆیانە هەمووەش ئیشتبایە ئەگە هەموو بێنن دەست بە دەستی یەکتر بدەن و هەموو کەس یارمەتی یەکتر بدەن و مشکلێک پێش نایە لەو بابەتەدا بەڵام وای لێ هاتووە ئەلان هەر کەسێ لە فکری پێشکەوتی خۆیدایە فقط خۆیان بۆ موهیمە چاویان لە خۆیانە ئەگە شتەکە یەکگرتوو بێ هەموو بەیەکەوە بن مشکلێکی خاص پێش نایە ئێستا بنمونە خەڵکێک هەیە یاخود بڵێم ئەتوانم بڵم زۆرینەی خەڵک بەلایەوە گرنگە جۆری ئۆتۆمبیلەکەی چۆن بێ ماشێنەکەی خانۆکەی جلوبەرگەکەی ڕوخساری بەس بەلایەوە گرنگ نییە شخصیات و ناوناخی دڵی پێش بکات یاخود کەسایەتی خۆی جوان بکە پەرە بە خۆی بدا وەڵاهی زیاتر ئەلانەوەی دەڵێم شتەکە نازانم ئەلان بە سلێمانی چی پێڵیان وێرە ئێمە پێڵەن زاهر بینن خەڵک زاهر بینن دەرەوە بینن بوون منز ئەتەوێت زەواسکەی کوڕ بە دوای شتی جوانە ئاگەڕێ کچیش بە دوای کەسی دەوڵەمەە یعنی ئەمە نسبەیەکی خەڵک وایە
ڕووکەش بەنمونە سەیری ڕوخسار و سەیری زاهریەکەین کەمتر سەیری کردەوەکانەکەین دەبێت ناخی تەڕە ببینی شخصیەتی ببینی ئەلان هەر بۆ نمونە کات جەنابەت فەرمووت ئەلان کچی ئێستا فەقەت لە پوڵ و پارە ئەگەڕێن ئەوە ئیشتبایە نەفەرێگە ئیخلاقی نەبێ پوڵ و پارەکەشی سەمەرەی نییە بەڵام ئەگە بزانیە پوڵ و پارەکەشی لە حەدی خۆیان بێ ناڵم زۆر کەمیش ئەوانیش ڕاست دەکەن بەڵام زۆر کەم نەبێت لە حەدی بەخێوکردنی ئەو خانمەدا هەبێ بەڵام دەبێت لێرەدا ئەخلاقیشی هەبێ بێ ئەخلاق جێبەجێ نابێ ئەخلاقی هەبێ شعوری هەبێ بزانە چۆن لەگەڵ ڕەفتارکە بازە کەسێ ئەوانە لە چاو ناگرن بەس پوڵەکە و پارەکەیانەوێ لە بۆکان چۆنە ینی بەنمونە زەواج وەکو ئێرەوە ینی هەر زاهر بینن وەڵاهی زۆریان ئەلان ئەو شتە هەر کولەن کولیە ینی نەک فەقەت لێرە یا بۆ کانە شارەکانی دیکە ئەو شتە دڵی جێکەوتووە وەلی بەڕاستی ئیشتبایە ئەو زاهربینیە زۆر ئیشتبایە بۆ زاهربینی من نەوەڵە واقعبینی واقع بینم داخل بینم زاهر بینیشم هەموو شتێکم وەلی هەمووی لێک دەدەمەوە هەمووی بە ئەندازەی خۆی نەک فقط ئەو مۆردە لە چاو بگرمە من مەبەستم فقط شتێک نییە دەبێت هەموو شتێک ئۆکەی بێ هەموو شتێک ڕێک و پێک بێت جا ئەو دەمبێنی پێکی بێن خەڵکی وا هەیە لە ڕووی سەقافی و لە ڕووی علم و زانست و زانیاری و شتێکی پێ نییە هێندی گرنگی بە جلوبەرگەیە جلوبەرجی ماڕکە و گرانبەها لێرە لەوێشتی وا هەیە شتیوانە لێ زۆر سادەیە من تا مناڵەکانم حەزیان لە شتی گرانبەها نییە زۆر بە سادەی مناڵەکانم دەژیانێت شێوەی لەم وەکو ئینگلیز سادەیە ها زۆر فەرق بەنمونە تایشی بێت پلۆپۆستێکی هەیە لە حکوومەتە یان وەزیفەیەکی گەوری هەبێ تاسە کەس دیارە کەسم نبینیەوە بەو شێوەیە بێ ینی زۆر خەڵکەی زۆر بە سادەی دەژیا سادەی ئەژی کورا لێنەوە سارە دەخۆ دەگۆڕن گرنگی بۆ نان بە سەعات خەریکی خۆیان بن چۆن لەوێ مەسم چەندین سەعات دابنێن بۆ ڕێخستنی خۆیان هەتا مناڵەکان میشەر بەو شێوەیە چوو لەوێ لە هەر مناڵەکان هەرمان لە بەرهانە لەدایک بوون وایە هەر هەمویان تەقریب کچەکەم 16 ساڵە ئەمەیان کوڕەکەم 14 ساڵە خێزان نزیکەی 20 ساڵ 19 ساڵ 20 ساڵە لەوێ تۆ چی مرۆڤی باش ڕازگۆیە بەس ڕازگۆ بێتەوە ڕازگۆ بێ بەس درۆ نەکە هەموو شتێکی باش من بە شێوازێکی ترم پرسیارە لێ یەکەم بۆشی ئێستا خەڵک زیاتر ڕواڵەت بینە یعنی بە چاوی سەر بڕیارەیە عەقلی لە چاوێتی بۆچی ئەقڵمانە چاومانە تا ئێستا تێفکرینمان نیە خوێندنەوە نەماوە بەنمونە هێندەی گرنگی بە جلوبەرگەین هێندەی گرنگی بە جوانکاری ماڵێن هێندەی گرنگی بە گۆڕینی ئۆتۆمبیلەکەمانین هێندە لە خەمی پارە و ماڵین ئەوەندە لە خەمی پێشخستنی مەعریفی خۆمانانین هێندە گرنگی بە ناخی خۆمان ناین یعنی زیاتر گرنگی بە ڕوخسارین بێگومان بێزڵە بەدوایە هیچ کەس لە کۆنە لاش من باسی هێشتاکان نەوەکانە بنەوەکە مە زیاتر هێشتاکان نەبەت نەوەکان ئەو کاتە خەڵک زیاتر ڕۆشنبیری بوو لەسەرەوە سەری خوێندنەوە احتیمامی بە خوێندنەوەیە خوێندنەوەیە ئێمە مەکتەبمان لە بناغەمانەوە بوو بە سفر ئەمانە ژویان لێ کرد حکومە دوای سەبەبی ڕئیسێ بەس بۆ ئەڵێ لە هەج وڵاتێک کە هەویستی ئەو میلەتە مێشکی میلەتەکە داگیر بکەی یەکەم جار بچۆ خێزان پشێوێنە مەکتەب پشێوێنە تەندروستی هەر هەمویان ئەمان بوون بە سەبەبی شێوانی خێزان ئەو تا چەند محکەمەکان زان چی بەسەراتەوە مەکتەبی وردە لە تەلەبەکەی ئەچێتە مەکتەبەکەی خۆی یەتەوە ناڕزای دەربڵێت حماڵیم پێ بکەم مەمنێرە مەکتەب ئەمانە بوون بە سەبەبیەوە لای خەڵک ناشین کرا بەس بۆی سەیتەرەکەن بەسەر میلەتەکە تا بەساڵ ڕێژەی نەخوێنەواری زیاتر بێت تا نەخوێنەوارمان زیاتر بێ ئەمانە زیاترە بن کۆیلە کەم زیاترە بێت حتی نەخوێنەوار بێ بە کۆیلە بێگومان ئەوەی نەخوێنەوار بێ نابێ بە کۆیلەمانە قەت خوێنەوارەکە تاسە خوێنەوارێکە دیوە بچێتە بێ بە کۆیلەمانە ئێمە لاریمان لەوە نییە حکوومەتەکەمان باش نییە بەڵام گرنگیتان بە پێشخستنی خۆمان ئەوە چی پەیوەندیی بە حکوومەتەوە هەیە لە دەورەی گەڕێم من ئەمڕۆ بیر لەواکەم و ئەمڕۆ چیم دەست ئەکەوێت ئەمانە ویان لە خەڵک کردووە ئەمڕۆ چی دەسەکەوێت من بۆ مناڵەکەی من ڕاکێشێ عەتفی ڕاکێشێ بۆ پارە و سیلاح باشە
مویمێ کوڕێکی گەنجە دەست ئیشی دەست نەکەوتەوە پارێکی ماگانەیەات و سیلاحیشیاتی دەست دەکاتە پاسەوانی باخەکەی بیر لەوە ناکاتەوە بەیانی وەکو کۆیلە سیر کراوە حرەسی باخەکەی پێکردووە احترامم هەیە حرەسی ئافرەتی پێکردووە بەڵام بیر لەوە ناکاتەوە پاشە ڕۆژ نەوەیەکی تەندروست دروستکە ئەو مناڵی کە ئیسە بناڵە ببێ بە نەوەیەکی تەندروست بۆ پاشە ڕۆژمان قەت بیرمان لەوە نەکردوێتەوە. ئەگەر حکوومەت خراپێ ئێمە ببێ ئومێد بین لەوەی کە بتوانین کۆنتترۆلی خۆمان بێ ئومێد بیت قەت تاکە توروسکایە ئەمە کۆنەکانمان فەرمیانە شاعرە کۆنەکانمان ئەڵێ مەهماکان تاریکی زۆر بێ مۆمێکە بێ بەڕووناچی بۆ هەمووی مۆمێکە چەندێک ئەبێ ئەمێتە قەت نابێ بە ئومێد هیواوە بژێت هیوا بشت شاڵ باشە هەڵسەنگاندن و پێوە لای تۆ بەدەر لە ڕازگۆیی بۆی کە بڕای لەسەر باشی کەسێک بدەیت چی شتێکی ترە قەت بە جلوبەرگ بە سیارە و بە ماڵ و سامان بڕای لەسەر خەڵکەی هیچ کاتێ حەماڵێ لەوانەیە لە من باشتر بێت جلەکەی لە من خراپتر بەڵام مێشکی لە من باشتر بێت احترام بۆ هەموو حەماڵەکانیش کرێکارێکی کە ناسێکی بەسەر جادەکە لەوانەیە مێشکی لە من ئێستەی منی باشتر بێت قەت بە جلوبەر قەت بڕیاری کەس مەدە نە بە جلوبەرگە نە بە پێڵاوە نە بە کەشخەیە نە بە ماڵ و سامانە مێشک حسێبە مێشکەکەش وەکو پێم وتی ئللا بێ بیرکردنەوەی خۆمان بگۆڕین لە بناغەوە ئەمانە هاتن تەدمیری کۆمەڵگای ئێمەیان کرد حکوومەتی عێراقی لە هەموو خراپێشیە توانی هەموو شتێ بکات هەموو شتێک 5,000 ڕوخانی ئەنفالی کردی شیمیایی بەسەرا کردی ئافرەتمانی ئەتەک کرد کوڕی گەنجێ کوشت و پاری فیشەکەی لێسەنیتەوە سەردەمی من لەوانەیە ئێوە گەنجترن لەخوا بەزییا بێ بەڵام یەک شت نەیتوانی بیکە نەیتوانی کوردایەتی لە مێشکی میلەتی کوردان سڕێتەوە ئەمان هاتن کوردایەتیان سڕێەوە لێەوە دەستیان پێکرد ئەمان خراپەکەی ئەوان ئەلەوەیە سپاس قوربانم زۆر سپاس بێگومان لەگەڵ هەر کەسەکە قسە بکە یاخود پرسیاری لێ بکەی ڕابۆچوونەکان جیاوازن لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە هەڵسەنگاندنی نەخۆت پێوە بۆی کە مرۆڤێکی باش بی هەر کەسەوە بە جۆرە تعبیری لەکەم ئەمڕۆ ئەوی ئێمە کە بەلامان و گرنگ بوو ئەوەیە کە بەشێکی زۆر لە ناو ئەم کۆمەڵگای ئێمە پەیدا بوون هێندە بە چاوی سەر بڕارێن هێندە بە عەقڵ بڕار نایەن هێندەی کە زاهیرە بێنی هێندە ناخنابێنن بەداخەوە کە بەشێک لە کۆمەڵگاکە ینی بەشێک لە مرۆڤەکانی ئەم سەردەمەوەیان لێ هاتووە هەرچەندە تۆ مرۆڤێکی جوان و باش و بەهێز و بەهرەداربی بەڵام ئەگەر لە ڕووی داراییەوە یاخود لە ڕووی فەیسەوەکو پێویست نەبووی ڕەنگە لە ناو خەڵکاوکو پێویست احترام و ڕێزن نەگرێ بەڵام ئەگەر کەسێکی مادی بووی و هەمیشە کەشخە خۆ گۆڕی و لە ئۆتۆمبیلێکی کەشخەیە بووی و لە ماڵێکی باشە بووی ڕەنگە لای هەندێک خەڵکی حسابێکی ترە بۆ کرێت کە هەموو ئەمانە هەڵەن ئەوەی کە مرۆڤ جوانەکە دەستپاشی ئەخلاقە لە خواترسانە مامەڵی جوانە میهرەبانیە ئەوەیە کە چاکەکار و بەخشندە بێت لەگەڵ خەڵکە شتا مادەکان هەرگیز مرۆڤ جوان ناکەن ئەوەی کە مرۆڤ جوانەکە ناخە و پەروەردەیە و مامەڵەکردنە و شێوازی خزمەتکردنتە بە مرۆڤەکانی چواردەورد هەوادارم هەموو لایەکان سەلامەت بن.